وبنەماڵەی خوا لێ خۆش بوو نقیب علی محەممەد محمود شەمێرانی کەوا لە 5 شەنەکاوتێکی پۆلیسی سلێمانیە بڵاو کردەوە ناوبراو کەسێکی هاوڵاتی و لەلایەن کەسێکەوە کوژراوە کەوا کێشەی کۆمەڵایەتی ئەمە بۆ وەکو بنەماڵەی خوا لێ خۆش بوو پێتان ڕائگەین کێشەی هیچ کێشەیەکی کۆمەڵایەتیمان لەگەڵ هیچ کەسێکانی و بە تایبەتی خوا لێ خۆش بوو کە ئەفسەرە لە بەرگری فریاکەوتن لە لیوای 3 بە پلەی نقیب ئەنجا ئەو بنەماڵەیش کە خۆیان هاتوون کوڕەکان ئەمەی کردووە ئێمەی ئاگادار کردوەکەەوە ئەو کوڕە ئێمە باری دەرونی تاوە نیە ئەمە ئیشی یەکەم جاریشی نییە پێشتریش تەقی کردووە لە هەر کەسێکی هەڵەبجەی تازە قاچی شکاندووە و گیرا و دواتر ئازاد کراوە تا ئێستا سکاڵامان تۆمار نەکرۆ بەس پۆلیسی زەڕایان و هەڵەبجە هیمەتیان کردو دوای 5 کاتژمێر تاوانبارەکان دەستگیر کرد نیاتانەکەم وەکو ئەو بنەماڵی خوا لێ خۆش بوون هەتا ئێساتە وابزانم مەرحەبایەکیشیان لە دوورنزی کۆ لەگەڵ یەکان نەکردووە و هیچ کێشەیەکی کۆمەڵایەتی و شخصیشی لەگەڵ ناشیناسی ئەو شەر خەڵکی شارە زۆرە وابزانم خەڵک تەرخانی عەشرەتی تەرخانی وەڵای خزمەتیمانە بەس ماوەیەکی زۆر لەگەڵ ئێمە دراوسێ بوون 5-6 ساڵێ ئەو مناڵ بۆ کوڕە چۆتە هاندەران گوڵن لێ دەرزیان لێداوە تووشی نەخۆشی نەفسی بۆ ئەو جۆرەشتان هەتا دایکی باوکیشی چوونەتە پۆلیس کاتیان لێ کڕۆ خۆیانتیانە ئەم کوڕەمان قسەی کرۆکە گوایە وتێتی خەڵکە کوژم ئەوانە پۆلیس هیچ هینێکی نەبووکەوە بیگرێیان ئاگاداری خەڵکات لای خۆیان خزمان ویان وتۆکە باری دەرونی تاوان ئەگەر باری دەرونی تاوان مش نازانم سیارەی پێ و دەمانچەی پێ و جلی جوانی پێ و تر نازانین تێناگەین لە مۆز هیچ قەدری نەمان ینی ئایلێشیان بە تایبەتی دایک و باوکی ئایلێکی ڕێکپێک و محتەرەم بەس خۆی کەسێکی ینی خراپ و ئەو تاوانەی کرد ئێمە هیچ شتێکشمان نەکردووەکەوە غێری ئەوەی کەوا بە پێ یاسا ڕادەست کراوە بەڵێ ئینشەڵا دوای پرسەکە ئەڕۆین سکاڵای لەسەر تۆمارەکە